دكتور زارك سيارك نفرجته ئەوەم فرۆش بەرە وەڵڵا ساکۆ چاک كاكا طول النبي ها اما برك صعبتينا زۆر برادر بوونەوە ئەمە تیجارەت پێکەوە هەڵدی ئەو بێتاقەتیە چییە کەوای لە تۆ کردو دوکان داخی چی بۆ بیڵێ دەڵێمە و چیرۆکە کاریگەرانەی دەیجێڕێەوە خەڵک پێ کاریگەر دوودانش بۆ دەهام بجێڕە عشر سلا زلامي دكي هموشتك بخير خير بمعناه سعدی سێوە سعدی شێت بووە هیچ قسەش نەکرد کە پەیوەندی بەمنەوە هەبیتن ئەموو ئەو سعدی زۆر شەرمەزارە و ما خرابتو لك بزني بشر لنا سفرك شفتي بخواله تو بشرتنم با تو حرفيني بملاي نامي ببشر انتو لبو درجة في سيدتي نهداتي تصادف دفتري بداتك خاوینە مایە سعدی داما و سعدی خوا دایکە هەر کاتێ قسەم لەگەڵ بێژە ناکردبێ کێشێکی بۆ سعدی ناوەتەوە بۆیە من تااقەتم لێ نەماوە دیسان چۆ سەر سعدی خەمی سعدیەتی چاوی سعدی دەراو سعدی بۆ نەوێ بۆچی باشە کوڕم دە پێم گەڵ ئەدەبزان باسی چیەکەی دومە چی ئەمیشە تیجارەت ئەویشە بەس گەنجەکان زانن ئۆنلاین وانە چیە من و تۆ نازانین بەڕێزگیان ئێمە بەڕنگ نایفرۆشنی ترۆ خۆت و شانسی خۆچی بۆ دەرەچێ ئەجا وەک پێشم وتم ئێمە بە جملە ئیشەکەینەوەکو بە مفرەت ئەگەر سەتاسیەکەشی بفرۆش نازانی چەندمان خێرە هەفتە دەفتەر لە بەرامبەر ئەموو ئەو سعدی زۆر دوو ماڵ و یەک سعدی دووشەممە کاتژمێرنەوە